سڵاوتان لێبێ خوێندکارانی پۆلی هەشتم، هیوای تەندروستیەکی باشتان بۆ خوازم. ئەمڕۆژ باسی بابەتێکی تازە ئەکەین لەوانەی ماتماتیکس. Open your book, page 154, chapter 4, lesson 7. In this lesson we talk about mean, median, mode and range. لەم وانەیەمانە باسی مین و میدیەن و مۆد و ڕێنج ئەکەین. و بە مین و میدیەن و مۆد ئەوترێت measure of central tendency، واتە ئەگەر وتمان measure of central tendency مەبەستمان تەنها مین و میدیەن و مۆدە. سەرەتاش بە ڕیڤیوێکی وانەیەکی پۆلی حوتەم بکەینەوانێ بۆ ئەوەی بزانین مین و میدیەن و مۆد و ڕێنج چییە، پاشان دەستکەین بە شیکارکردنی ئێگزامپڵەکان. لەگەڵ مابن باسێکی ئەم ڤیدیۆی پۆلی حوتەم بکەینەوە. Today we are going to talk about new lesson. Open page 166, chapter 4, lesson 7. We talk about range, mean, median and mode. لەوانەی ئەمڕۆمانە باسی range و mean و median و mode ئەکەین. Why we study this lesson? بۆچی ئێمە ئەم وانەیە فێر ببین؟ In our daily life we sense many data set. لە ژیانی ڕۆژانەمانە بەرکەوتنمان لەگەڵ هەنێک data setە ئەبێت. Data set چییە؟ وەکو چی؟ For example, you record the height of a jump of a volleyball player, or you record the age of each member of your family. کاتێک کە تۆ ڕیکۆردی بەرزی باسەڵانی یاریزانەکانی بالە ئەکەیت یان ڕیکۆردی تەمەنی هەموو ئەندامانی خێزانەکەت ئەکەیت، ئەمە تۆ داتاکۆ ئەکەیتەوانێ و لە داتایەکیش زیاترە، یەک داتانیە لە داتایەک زیاترە، بۆیە پێی ئەڵێن داتاسێت. To calculate and control this data set، بۆ ئەوەی کە هەژمار و کۆنتڕۆڵی ئەم داتایانە بکەین، پێویستمان بە ڕێنج و مین و میدیەن و مۆد ئەبێت. First, we want to know that what is the range. The range is the difference between the least and greatest value in the dataset. کەواتە range بریتیە لە جیاوازی نێوان بچووکترین بەها و گەورەترین بەها لە داتاسێتەکەمانە. ئێمە چۆن بتوانین جیاوازی نێوان گەورەترین و بچووکترین بەها بدۆزینەوە؟ هەمیشە ئەتوانین بڵێین گەورەکەیان ماینەس بچووکەکەیان بریتیە لە جیاوازی نێوان دوو بەها. کەواتە ئەتوانین بڵێین range equal to largest number minus smallest numbers. Next, we want to know that what is the mean. بابزانین mean چییە؟ The mean is average. Mean واتە تێگڕا. The mean is the sum of all the items divided by the number of items in the dataset. Mean واتە کۆی هەموو داتاکان دابەشی ژمارەی داتاکان. کەواتە ئێمە ئەتوانین بڵێین mean equal to the sum of all items divided by the number of items. Now, what is the median? The median is the middle number. واتە میدیان بریتیە لە ژمارەی ناوەڕاست. واتە چیش ئەو ژمارەی کە ئەکەوێتە ناوەڕاستەوە؟
چۆن بیدۆزینەوە، چۆن بزانین کام ژمارەیە کە ئەکەوێتە ناوەڕاستی داتاکەمانەوە. To find the median, put the number, the data in order from smallest to largest. داتاکەمان ڕیز ئەکەین لە بچووکەوە بۆ گەورە. داتاکەمان لە بچووکەوە بۆ گەورە ڕیز ئەکەین. لێرەیە دوو کەیسمان ئەبێت. کەیسی یەکەم ئەگەر بێت و if there is an odd number of data item، ئەگەر بێت و ژمارەی داتاکانمان چی بێت؟ odd بێت. بۆ نمونە ئێستا گەر سیرکەن چەند داتامان هەیە. we have 5 data. 5 is odd. کەواتە ژمارەی داتاکانمان چییە؟ ئۆدە. کەواتە ژمارەی داتاکانمان ئۆدە. ئەگەر دیقەت بن لە بچووکەوە بۆ گەورە ڕیز کراوە. ئەگەر سیرکەین یەک ژمارەمان هەیە کە ئەکەوێتە ناوەڕاستی هەموو ژمارەکانەوە. سیرکەن لەم دیوە دوو ژمارە هەیە، لەم دیویشەوە دوو ژمارە، کەواتە ئەمە ژمارەی ناوەڕاستە. کەواتە میدیان equal to number 8. لەبەرەوەی ئەو ژمارەیە کە ئەکەوێتە ناوەڕاستی داتاکەمانەوە. ئەمە لە کەیسی یەکەمە. کەیسی دووەم if there is an even number of data item. ئەگەر ژماری داتاکەمان even بێ. بۆ نمونە we have 6 data item. کەواتە ئێستا 6 داتامان هەیە. 6 ژمارەیەکی چییە؟ ئیڤنە. ئەگەر دیقەت بن ناتوانین یەک ژمارە بدۆزینەوە کە ئەکەوێتە ناوەڕاستی هەموو داتاکەوە. لێرە دوو ژمارەمان هەیە کە بکەوێتە ناوەڕاستی هەموو داتاکەوە. ئەگەر هەوڵ بین ناتوانین یەک ژمارە بدۆزینەوانێک کە بکەوێتە ناوەڕاستی داتاکەمانەوە. بۆ نەگە ژمارە 12 دانین، دوو ژمارە لەم دیوەیە، سێ ژمارە لەم دیوەیە. 8 دانین، سێ ژمارە لەم دیوە، دوو ژمارە لەم دیوە. کەواتە ئێمە دوو ژمارەمان هەیە کە ئەکەوێتە ناوەڕاستی داتاکەمانەوە. لەم کەیسەیانە چۆن میدیان دۆزینەوە؟ median equal to the mean of two middle numbers. مینی ئەو دوو ژمارەیە کە ئەکەونە ناوەڕاستەوە. کەواتە مینەکان چۆن دۆزینەوە؟ 8 plus 12 divided by 2 equal to 20/2 equal to 10. کەواتە ئەگەر داتاکەمان ئیڤن بوو دوو ژمارەمان ئەبێت. بەم شێوەیە میدیانەکەی دۆزینەوە. Next we want to know that what is the mode. با بزانین مۆد چییە. The mode is the value or value that occur most often. مۆد ئەو بەهایەیە یان چەند بەهایەکە کە زۆرترین دووبارەبوونەوەی ئەبێت لەناو داتاسێتەکەمانە. کەواتە ئەتوانین بڵێین there can be one mode, more than one mode or no mode. کەواتە گونجێت مۆدمان هەبێت، یەک دانەمان هەبێت و ئەشگونجێت لە دانەیەک زیاترمان هەبێت و ئەشگونجێت نەمان بێت. با بزانین چۆن. بۆ نمونە ئەگەر ئێمە ئەم داتاسێتەمان هەبێت ئەگەر ئێمە ئەم داتاسێتەمان هەبێت سیرەکەین زۆرترین دووبارەبوونەوە چییە لە ناو ژمارەکانە؟ 3 جار دووبارەبوونەوەمان هەیە کە زۆرترین دووبارەبوونەوەیە. زۆرترین دووبارەبوونەوە ئەوەیە کە 3 جار دووبارە بۆتەوانێ. لە 3 جار زیاترمان نییە کە دووبارەبوونەوە هەبێت.
وە چ ژمارەیەکە کە دووبارە بۆ تۆ داتاکەمان چییە کە دووبارە بۆتەوانێ کەواتە مۆد equal to 4 لەبەرەوەی ژمارە 4 زۆرترین دووبارە بوونەوەی هەبووە. بەڵام ئەگەر بین و سەیری نمونەیەکی تر بکەین هەر بۆ نمونە ئەگەر سێری ئەم داتاسێتەکەین زۆرترین دووبارە بوونەوەمان دوو جارە دوو جار دووبارە بوونەوەمانەیە کە زۆرترین دووبارە بوونەوە بێت کەواتە ئەم دوو ژمارەیە هەردووکیان ئەبن بە مۆد مۆد equal to 4 and 13. بەڵام ئەگەر بێت و سێری ئەم نمونەیە بکەن هیچ دووبارە بوونەوەیەکمان نییە so we have no mode. کەواتە هیچ مۆدێکمان نییە. Okay, stay with me and let's solve example 1. Example 1 ئەڵێ find the mean, median, mode and range of the dataset. داتاسێتێکی یاوە بە ئێمە ئەڵێ مین و میدیەن و مۆد و ڕێنج بدۆزەرەوە کە داتاسێتەکەمان بریتیە لە 2 1 8 0 2 4 3 4. ئاگادار بن ئەگەر دراوەکەمان بە شێوەی داتاسێت نەبێت ئەبێ بیگۆڕین بە داتاسێت ئەگەر ناتوانین ئەم شتانە بدۆزینەوانێ کەواتە to find mean we say that mean equal to the sum of all data item divided by the number of data item. So we have 2 plus 1 plus 8 plus 0 plus 2 plus 4 plus 3 plus 4 divided by the number of data item 1 2 3 4 5 6 7 8. We have 8 number of data items, so divided by 8 equal to 24 divided by 8 equal to 3. So the mean is 3. To find median is the middle number ئەو ژمارەیە کە ئەکەوێتە ناوەڕاستەوە. First rearrange the data from smallest to largest. یەکەم جار پێویستە داتاکەمان ڕیزکەین لە بچووکەوە بۆ گەورە کەواتە 0 is the smallest number in the dataset. After that we have 1 2 2 3 4 4 and 8. پاشان ئەو ژمارەیە دۆزینەوە کە ئەکەوێتە ناوەڕاستەوە ئەتوانین بەم شێوەیە بیدۆزینەوە ژمارەی کۆتایی و ژمارەی سەرەتا بگرە پاشان ژمارە بچووکی بکەرەوە ئەگەین بۆ ژمارەی کە ئەکەوێتە ناوەڕاستەوە لێرە ئەگەر سیرکەن دوو ژمارەمان هەیە لە ناوەڕاستە there are two middle number. لێرە دوو ژمارە هەیە لە ناوەڕاستە why because there are an even number of data item. مان ئەگەر ژمارەی داتاکانمان جوود بێت even بێت ئەوە دوو ژمارە ئەکەوێتە ناوەڕاستەوە لێرە چۆن میدیان نەدۆزینەوانێ take the mean of these two number. مین بۆ ئەم دوو ژمارەیە ئەدۆزینەوانێ ئەبێت بە میدیانەکەمان دوو ژمارەکە کۆکەینەوانێ divided by 2 equal to 5 over 2 equal to 2.5. Okay. To find mode وتمان مۆد ئەو ژمارەیە کە زۆرترین دووبارە بوونەوەی هەیە. Mode is the value or value that occur most often. ما زۆرترین دووبارە بوونەوەی هەیە
ئەگەر سیر بکەین زۆرترین دووبارە بوونەوەمان دوو جارە کە هەردوو ژمارە 2 ژمارە 4 دوو جار دووبارە بوونەتەوە کەواتە مۆد equal to 2 and 4. Okay. To find range, we say that range is equal to the largest data minus smallest data. ئەو ژمارەی کە ئەو داتایی کە گەورەترینە minus بچووکترین data. So we have 8 is the largest number minus smallest number equal to 8. ئێستاش با بەردەوام بین و شیکاری ئەگزامپڵی دوو بکەین. Example 2 says the table below shows the number of our 50 people exercised in 1 week. ئەم خشتەیە ژمارەی کاتەکانی چالاکی 15 کەس لەخۆ گرێت کە لە یەک هەفتەیە کردویانە. ئەڵێ which measure of central tendency best describe this data. ئێمە وتمان measure of central tendency واتە mean, median and mode. ئەڵێ کام لەمانە باشترینن بۆ دەربڕینی داتاکەمان کەواتە ئێمە پێویستە یەکەم جاربی دۆزینەوە ئەنجا بزانین کامیان باشترین دەربڕینە. بۆ دۆزینەوەی ئەمانە پێویستە داتاکەم وتمان پێویستە دراوەکەمان بە شێوەی داتا سێت بێ. ئەگەر سێر بکەین لێرە دراوەکەمان چییە؟ فریکوێنسی تیبڵە. ئێمە لە دەرسی پێشوە فریکوێنسی تیبڵمان خوێند چۆن بتوانین بیگۆڕینەوە بە داتا سێت. ئەگەر بیرتان مابێ وتمان فریکوێنسی واتە دووبارە بوونەوە. ئێستاش دەتوانین بەم شێوەیە بیگۆڕینەوە بۆ داتا سێت. ئەگەر سیر بکەن ژمارە 0 یەک جار دووبارە بۆ تۆ کەواتە 0 occur once ژمارە 0 یەک جار دووبارە بۆ تۆ ئێمە وتمان فریکوێنسی واتە دووبارە بوونەوە and 1 occur 4 times ژمارەیەک 4 جار دووبارە بۆتەوە and 2 occur 3 times ژمارە 2 3 جار دووبارە بۆتەوە and number 3 occur twice ژمارە 3 دوو جار دووبارە بۆتەوە 5 occur once and 7 occur twice and 14 occur twice. بەم شێوەیە فریکوێنسی تیبڵ ئەگۆڕینەوە بۆ داتا سێت. ئێستا ئەمە ژمارەی کاتەکانی چالاکی هەر 15 کەسەکەیە. ئێستاش ئەتوانین measure of central tendencyەکان بدۆزینەوانێ پاش ئەمزانین کامیان باشترە. To find mean وتمان mean is the sum of all data item کۆی هەموو ژمارەکانە کەواتە کۆی هەموو داتاکان. divided by the number of data item دابەشی ژمارەی data itemەکان ئێمە زانین 15 کەسمانە بوو so we have 15 number of data item کەواتە 15 داتامان هەیە equal to the sum of all data equal to 63 divided by 15. چۆن بتوانین ئەمە دابەش بکەین؟ ئەتوانین long division بەکاربێنین. 63 divided by 15. From 63 we have 15. Yeah, we have 4. 4 times 15 equal to 16.
63 minus 16 equal to 3. From 3 we have 15. No. Put decimal point here and put 0 here. From 30 we have 15. Yeah, we have 2. 2 times 15 equal to 30. So we have 4.2. So equal to 4.2. To find median is a middle number. وتمان median أو ژمارەیە کە ئەکەوێتە ناوەڕاستەوە. To find median, first rearrange the data from smallest to largest. داتاکە ڕیزەکەین لە بچووکەوە بۆ گەورە. ئێسێمە ئەم داتایەمان خۆی لە بچووکەوە بۆ گەورە ڕیز کراوە. پاشان ئەو ژمارەی کە ئەکەوێتە ناوەڕاست وتمان ئەتوانین بەم شێوەیە بیدۆزینەوە. ژمارە کەمی بکەرۆ لە هەردوو لاوە تا ئەگەین بەچی بۆ ژمارەی کە ئەکەوێتە ناوەڕاستەوە. ئەگەر سیرکەن یەک ژمارە ئەکەوێتە ناوەڕاستەوە کە ژمارە 2. If there are odd number of data items, so we have one middle number. یەک ژمارەمانەکەوێتە ناوەڕاستەوە لەبەرەوەی ژمارەی داتاکانمان چییە؟ ئۆدە. کەواتە median equal to number 2. And to find mode, we say that mode is a value or value that occur most often. ئەو ژمارەیە کە زۆرترین جار دووبارە بۆتەوە. زۆرترین جار دووبارە بوونەوەمان چییە لە ناو داتاکانە؟ 4 جارە. کە چ شتێک دووبارە بۆتەوە؟ ژمارەیەک. ئەگەر سیرکەین ژمارەیەک 4 جار دووبارە بۆتەوە. لە فریکوێنسیەکەشەوە ئەزانین کە زۆرترین دووبارە بوونەوەمان 4 جارە کە ژمارە یەکە. کەواتە mode equal to 1. ئێستاش بۆ ئەوی بزانین کام یەکێک لەمانە باشترینە بۆ دەربڕینەکەمان، لە ڕاستیدا پێویستە داتاکان و ئەم ژمارانەش لەسەر لاین نەمبەر ڕیز بکەین، لەسەر هێڵی ژمارەکان دیاری بکەین کام لەمانە زۆرترین داتای لێوە نزیک بوو ئەوە ئەبێ بە گونجاوترین بۆ دەربڕینەکە. بەڵام ئەم ڕێگەیە زۆر قورسە. ئەتوانین بە ڕێگەیەکی ئاسانتر ئەمە بدۆزینەوانێ. بۆ مەبەستەش پێویستە شتێکی تر بزانین کە بریتیە لە outlier. What is the outlier? Outlier is a value that much greater than the other value in the dataset. ئەو ژمارەیە کە زۆر لە هەموو ژمارەکانی تری ناو داتاکە گەورەترە، یعنی دووری لەگەڵ ژمارەکانی ترا زۆر زیاترە. بەم داتایە ئەوترێ outlier. ئەمە گرنگیەکی زۆری هەیە بۆی کە دیاری بکەین کام ژمارەیان کام یەکێک لە measure of central tendencyەکان گونجاوترینە. ئەویش بەپێی ئەم خشتەیە. چ کاتێک ئەگەر سێری خشتەکەکەین چ کاتێک گونجاوترینە کە مین هەڵبژێرین the data are spread fairly evenly، کە ژمارەکان بە شێوەیەک بێ بڵاویەکەیان کە تا ڕادەیەک نزیک بن لە یەکەوە هەمویان. واتە چیمان؟ واتە ئەتوانین بڵێن کاتێک کە outlier valueمان نەبێت، ئەو ژمارەیەمان نەبێت کە لە هەمویان گەورەترە. و ئەگەر سیر بکەن چ کاتێک میدیان بەکارهێنین the data set has an outlier، کەواتە کە outlier-مان هەبوو پێویستە چی بکەین؟ میدیان هەڵبژێرین بۆ ئەوەی کە باشترین دەربڕین بێ بۆ داتاکەمان. و کاتێک مۆد بەکارهێنین the data involve a subject in which many data points of one value are important. کاتێک کە شتێکمان هەیە لە ناو داتاکانە زۆر گرنگە، زۆر گرنگە و دووبارەژە بێتەوە. بۆ نمونە لە هەڵبژاردنە ئەگەر بینی بێتان کاتێک سنووقێک هەڵ ئەپچڕێت کاندیدێک هەیە کە زۆر گرنگە کە هەستەکەی زۆرترین دەنگی بۆ ڕۆشتووە. ئەمە شتێکی گرنگە کە لە ناو داتاکەمانە هەیە. لەو کاتەیە ئەتوانین دووبارە بوونەوەی ژمارەی ئەو هەڵبژێرین. کەواتە بۆی بزانین چ شتێک گرنگە پێویستە بزانین outlier valueمان هەیە یان نیمانە. ئێستا ئەگەر سێری بگەڕێنەوە سێری ئێگزامپڵەکەمان بکەین. The value 14 is much greater than the other value in the dataset.
ژمارە 14 لە هەموو ژمارەکانی تر گەورەترە، یعنی دووری لەگەڵ ژمارەکانی ترە زۆر زیاترە. کەواتە ئەمە چییە؟ outlier value. مادەم outlier value-مان هەیە کەواتە چ شتێک باشترین دەربڕینە؟ کەواتە میدیان باشترین دەربڕینە. So median is best described. The data set. Why? Because we have outlier value. ئێستاش کۆتا example شیکارەکەین. Example 3. Example 3 says the table shows the number of art pieces created by student in class blowing workshop. ئەم خشتەی بەرامبەر چیمان پێ پیشانەیات؟ ژمارەی ئەو پارچە هونەریانەی کە لەلایەن خوێندکارەکانەوە دروست کراون لەو شوێنەی کە فوو ئەکرێتە ناو شوشەکانەوە. Identify the outlier in the dataset. Outlierەکە پیشان بە لەم داتاسێتەیە، outlierەکە دەستنیشان بکە. And determine how the outlier affect the mean, median and mode. و پیشانی بە outlierەکەمان کاریگەری چییە لەسەر mean و median و mode لە داتاکەیە. Then tell which measure of central tendency best describe the data with and without outlier. و پیشانی بە کام یەکێک لە داتاکان، کام یەکێک لە measure of central تێندنسیەکان باشترینن بۆ پیشاندانی داتاکان بەبێ ئاوتلایەرەکە و لەگەڵ ئاوتلایەرەکەیە. ئێمەش لێرەیە پێویستە هەر بۆ ئەوەشی کە بەراوردی بکەین بزانێکین کاریگەری ئاوتلایر چی بووە لەسەر داتاکە، پێویستە بە هەردوو شێوەکە ئێمە بیدۆزینەوە. ئێستا داتاکەمان بە شێوەی تەیبڵ دراوە بە ئێمە وتمان پێویستە بە شێوەی داتاسێت بێت، بۆیە خۆمان دەتوانین بە شێوەی داتاسێت بینووسین. ئەگەر سەری تەیبڵەکەکەین داتاکانمان چییە؟ 5 1 3 4 15 and 2. Which one is the outlier value? كام لوانا outlier. We say that outlier is the value that much greater than the other value in the data set. So we have 15 is much greater than the other value in the data set. بێگومان دیارە بە ئاشکرا کە ژمارە 15 جیاوازی زۆرە لەگەڵ ژمارەکانی ترا، گەورەترین ژمارەیە. کەواتە the outlier is 15. سەرەتا دیاریمان کرد کە ئاوتلایەرەکەمان چییە؟ ئێستش پێویستە کات measure of central tendencyەکان بدۆزینەوانێ بە ئاوتلایەرەوە و بەبێ ئاوتلایر تا بزانین کاریگەریەکانی چییە. یەکەم جار بە لەم لاوە without outlier with outlier. To find mean ئێستا داتاکەمان با بنووسینەوە بەبێ ئاوتلایر. ئێمە کە زانیمان ئاوتلایەرەکە 15 کەواتە بەبێ ئاوتلایر چیمان هەیە؟ 5 1 3 4 2. ئەم داتایە نەمانێ بەبێ ئاوتلایر و بە ئاوتلایەرەکە شۆر هەمان شتە هەموویە نووسینەوانێ 4 15 and 2. ئەمە داتاکەمانە بەبێ ئاوتلایر، ئەمەش بە ئاوتلایر. بزانین بەبێ ئاوتلایر مینەکاتە چی؟ mean equal to 5 plus 1 plus 3 plus 4 plus 2 divided by 1 2 3 4 5. We have 5 data item equal to 15 over 5.
equal to 3 کەواتە مینەکاتە چەند؟ مینەکاتە 3 بزانین لێرە مینەکاتە چەند؟ equal to 5 plus 1 plus 3 plus 4 plus 15 plus 2 divided by 1, 2, 3, 4, 5, 6. We have 6 data items, so divided by 6 equal to 30 divided by 6 equal to 5. کەواتە لێرە مین ئەکاتە 3 لێرە مین ئەکاتە 5. To find median, rearrange the data from smallest to largest. لە بچووکۆ بۆ گەورە کەواتە پێویستە لە بچووکۆ بۆ گەورە ڕیزیکەین. The smallest data is 1. دوای ئەوە چییە؟ 2, 3, 4 and 5. و median is the middle number. median ژماری ناوەڕاستە. کام ژمارە ئەکەوێتە ناوەڕاستەوە؟ ژمارە 3. There are odd number of data items, so we have one middle number. ئەو یەک ژمارەمان هەیە لە ناوەڕاستە لەبەرەوەی داتاکەمان ئۆدا و یەکسەر میدیانەکەشمانە بێ بۆ ژمارەیە کەواتە میدیانەکاتە چەند؟ 3. لێرەش بۆ دۆزینەوەی میدیان داتاکە لە بچووکۆ بۆ گەورە ڕیز ئەەکەین ئاینەنچێت پاشان ژماری ناوەڕاست دیاریەکەین وتمان بەم شێوەیە ئەگەر سێرکەین دوو ژمارە ئەکەوێتە ناوەڕاستەوە. There are even number of data items, so there are middle two. دوو ژمارەمان هەیە چۆن میدیانەکە ئەدۆزینەوە take the mean of two middle. ئەو دوو ژمارەیە میدیانی مینی بۆ ئەدۆزینەوە بۆ ئەو دوو ژمارەی کە ئەکەوێتە ناوەڕاستەوە ئەبێ بە میدیان. 3 plus 4 divided by 2 equal to 7 divided by 2 equal to 3.5. ئەتوانی لێرە لۆنگ دیڤیژن بەکاربێنی ئەشتوانی خۆت بزانی چ ژمارەیەکەکەوێتە نێوان 3 و 4ەوە بێگومان 3.5. To find mode وتمان مۆد و ژمارەیە کە زۆرترین دووبارەبوونەوەی هەیە. Mode is a value or value that occur most often. لێرە هەموو ژمارەکانمان بە قەدەر یەک دووبارە بۆتەوە کەواتە no mode. مۆدمان نییە. لێرەش بە هەمان شێوە ژمارەکانمان بە قەدەر یەک دووبارەبوونەوەیان هەیە کەواتە we have no mode. To know that which measure of central tendency best describe بۆی بزانین کامیان باشترین کام لەمانە باشترین دەربڕینی هەیە ئەتوانین پشت بە خشتەکە ببەستین کە باسمان کرد. وتمان کاتێک کە ئاوتلایەرمان نەبێت چ شتێک باشترین دەربڕینە وتمان مین کەواتە زەمین is best describe the data without outlier. وتمان ئەگەر outlier-مان هەبێت کامە باشترینە مان median is best describe the data with outlier. ئێستش بۆی بەراوردیان کەین بزانین چ کاریگەریەکیە بووە بە شتێکی بۆ دروست بکەین بەم شێوەیە. مێژەرەکانمان کە چی و چی بوون؟ mean, median and
mode. Without outlier with outlier. ئەگەر سێرکەین مینەکەمان چەند بوو؟ without outlier mean equal to 3 and median equal to 3 and we have no mode. With outlier mean equal to 5, median equal to 3.5 and no mode. بەم شێوەیە بوو without outlier mean equal to 3, median equal to 3 and mode we have no mode. With outlier mean equal to 5, median equal to 3.5 and we have no mode. بزانین کاریگەریەکانیان چی بووە؟ The outlier increase mean چەنە مینەکەمانی زیاد کردووە. outlier بۆتە هۆی ئەوەی کە مینەکەمان زیاد بکات بە چەندێک by 2 ژمارە مینەکەمانی زیاد کردووە. The outlier increase the median by 0.5 ئەگەر دیقەت بن 0.5 میدیانەکەی increase کردووە زیای کردووە. The outlier does not change the mode و هیچ کاریگەریەکیشی لەسەر مۆدەکەمان نەبووە. ئەتوانین بەم شێوەیەش جیان بکەینەوانێ بۆ ئەوەی تێکەڵ بە یەکتر نەبن. بەم شێوەیە کاریگەری لەسەر مین و میدیەن و مۆد هەبووە بە ئاوتلایر و بەبێ ئاوتلایر.